قمارکردنی کە لە دیارەتە کۆمەڵاتیەکان کە ئەگەر لێ بڵێتەوە ئەم دیاردەیە مێژوویەکی دوور درێژی هەیە ئەگەڕێتەوە بۆ ماوەیەکی زۆر ساڵانێکی زۆر لەوە پێش لە زۆر کۆمەلگاکانی جیهانە بە جیاوازی ئاستی پێگەشتن و پەرسەندنیانەوە ئەم دیاردەیە بوونی هەبووە دیارە بە پێی جیاوازی لە هەر وڵاتێک و بۆ وڵاتێکی تر ئەم ڕێخستنی یاسایی یان تێڕوانینی یاساش بۆ ئەم بابەتە گۆڕانی بەسەرایەت لە ئاساسی سادانی عێراقیە باسە قمارکردن کراوە تاوان یەکێکە لەو تاوانانەی کە یاساکە سزای بۆ داناوە لەبەرەوەی ئەم کارە لە دیدی یاسادانەری عێراقیەوە تاوانە و ئەبێت هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵگا پێش موقفی یاسای سادانی عێراقی لەبارەی تاوانی قمارکردنەوە لە شریعەتی پیرۆزی ئیسلامیشا لە چەند شوێنێکە باس لەوە کراوەکە خواردنی ماڵی یەکتری بە باتڵ بە شێوازێکی ناڕەوا حرامە ئەساسەکەشی کە لە یاسای سادانی عێراقیە بە تاواندانراوە نزیکە لەو ئەساسەی کە حکمتێک هەیە لە بە تەحریمدانانی ئەم کارە لە شریعەتی ئیسلامیە یاسای سادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 لە مادەی 389 باسی تاوانی قمارکردنی کردووە بە چەند فەقەرەیەک سەرەتا باز لەو کەسانە ئاکات کە ئیدارەی شوێنێکەکەن بۆ قمارکردن دواتر هەر کەسێکیش لەو شوێنە دایاری قمارکردن بکات سزا ئەدرێت سزاکە ئەوەی کە ئێمە وەکو ئەو کەسانی کە لە بواری یاسای ئیشەکەین ئەو کەسانەشی کە لێکۆڵێنەوەیان لەبارەوە کردووە سزاکە کەمە لەبەرەوەی ئەگاتە حەبسکردن بۆ ساڵێک و داخستنی شوێنەکە و غەرامەکردن بە بڕێک پارەی کەم زۆر جار ئەم سزایە سوکەی سزاکە وای کردووە کە ئەو کەسێکە تاوانی قمارکردنەکە بە ئاسانی بگەڕێتەوە سەر تاوانەکە تاوان تاوانی قمارکردن ئەوەی کە دراساتی لەسەر کراوە توێژینەوەی لەبارەوە کراوە لە ڕووی قانونی و لە ڕووی سایکۆلۆژیشەوە دەرکەوتە ئەم تاوانە ڕەهەندێکی سایکۆلۆژی هەیە ئەو کەسێک کە تاوانەکە ئاکات ناتوانێت بە ئاسانی وازی لێبێنێت بەردەوام ئەگەڕێتەوە سەر تاوانی قمارکردن طبعاً ئەو خەڵکانی کە قمار ئەکەن دوو جۆرن هەیەە لەبەر پێویستی ئەیکا ینی وەزعی مادی باش نییە پەنە ئەباتە بەر قمارکردن وەکو وەسیلەیەک بۆ دەستخستنی بڕێک پارە بۆ بەڕێوەبردنی ژیانی خۆی هەندێک خەڵکیش هەیە وەکو خۆشی یاری قمار ئەەکەن ینی خەڵکێکن بوونن تەنها بۆ گرەوکردن و خۆشی یاری قمارەکەن لە هەردوو حاڵەتەکە ئەم قمارکردن تاوانە و کاریگەری زۆر خراپی لەسەر چاک و لەسەر خێزان و لە دوجاریشا لەسەر کۆمەلگا ئەبێت یاسای سادانی عێراقی وەکو باسمان کرد لە مادەی 389 باسی قمارکردنی کردو بە تاوانی داناوە بە چەند فەقەرێک یعنی یەک مادە لەگەڵ چەند فەقەرێکە باسی تاوانی قمارکردنی کردووە سزاکە سووکە وەکو باسمان کرد نابێتە هۆی ئەوەی کە ئەو کەسە جارێکتر نەگەڕێتەوە سەر تاوانکردن بێگومان بەتەنیا موقفی قانون بەز نییە بۆ بنبڕکردنی دیاردەیەکی کۆمەڵاتی کە تاوانە ئەبێ پێش ئەوە بەربگرین لە هۆکارانی کە بنەهۆی ئەوەی خەڵک بەنا بۆ قمارکردن بەرێت بەڕاستی لە سەردەمی ئێستاە بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەو کەسانی کە قوبارەکان زۆر زیادی کردووە ئاماری دادگاکانی ژوئاڵن کەیسەکانی قوبارکردن لە هەڵکشانایە و دەرەنجامی زۆر خراپی لەسەر تاک خۆی لەسەر کۆمەلگا و لەسەر خێزانی شەیە لەبەر ئەو کەسی کە قمار ئەکات هەندێک جار بۆ دەستخستنی پارە بە تایبەتی لە دواوی کە ئەدۆڕێت یان زیان ئەکا لە یاری قمارکردنە پەنا بۆ ڕێگەی تر ئەبا بۆ دەستخستنی پارە هەنێک جار دزی ئەکات هەنێک جار احتیال بەکارهێنێ بۆ ئەوەی کە پارەی دەستکەوێت و جارێکتر بگەڕێتەوە سەر قمارکردن یاسای سادانی عێراقی لە ساڵی 1969 دەرچووە زیاتر لە نیو سەدەیە ئەو یاسایە لە عێراق و لە هەرێمی کوردستان شاکاری پێکرێ بەڵام بەشێکی زۆر لە مادەکانی ئەم یاسایە تعدیل کراون لەگەڵ ئەوەشە هەنێک لە مادەکانی هێشتا وەک خۆی جێبەجێکرێ بەڵام ئەو کەسانی کە لە بواری یاسایە کارەکەن بەپێی سەرنجی خۆیان لە مەجای پراکتیکا ئەوەی کە ئەوان لە محکەمەکانان و کەیس ئەبینن بۆیان دەرکەوتووە قسوور هەیە یان کەم کورتی هەیە لە هەندێک لە جێبەجێکردنی هەندێک لە مادەکانی یاسای سادانی عێراقی و هەندێکیان پێیان بە پیاچوونەوە هەیە پێشنیار کراوەکە سزای قوبارکردنیش وەکو بەشێکی تر لەو تاوانانی کە لە یاسای سادانی عێراقیە باسی لەوە کراوە سزاکەی تون بکرێت بۆ ئەوەی ببێ بە بڵێن فاکتەرێک بۆ ئەوەی کە خەڵک پێش ئەوی پەنابێتە بە قومارکردن چەند جارە بیر بکاتەوە بۆی قورسی سزاکەوە یاسای سادانی عێراقی باسی ئەوەی نەکردو ئەگەر کەسێک کەسە نزیکەکانی خۆی ئایا ژنەکەیەتی یان کچەکەیەتی بەکاربێنە لە قومارکردنە بەڵام بگومانە مەحاڵەتێکی زۆر قەیزەونە و تاوانە لێر و لێ باس لەواکرێت کە کەیس هەیە لەو شەوازە بێگومان ئەم کەسێک کە لە قومارکردنا کەسێکی نزیک خۆی بەکاربێنە بەتایبەتیش ئەگەر هاتوو ئافرەت بێ لە ڕێگەزی مێ پێ بڵێن ئەچێتە خانەی تاوانی بازرگانی کردن بە مرۆڤەوە کە ئەمان یاسایەکی تایبەتیە کە تەنزیمی ئەم بابەتەی کردو سزاکەشی زۆر قورسە لەبەرەوەی تۆ ئیستیغلالی کەسێکەکەی بۆ منفعەیەکی مادی کە دواتر ژیانی ئەو کەسە وێرانە بە هۆی تاوانەوە یاسای سادانی عێراقی کە باسی بەکارهێنانی ژنی نەکردووە لە مەسەلەی قومارکردنە من بە بڕوای خۆم هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێنمەوە یاساکە لە ساڵی 1969 دەرچووە
ساڵانێکی زۆر بەسەر تێپەڕبوونی بەسەر دەچوونی ئەم یاسایە تێپەڕیەوە بێگومان لەگەڵ ماوەی نیو سەدەی ڕابردووە پێک هاتێک کۆمەلگای عێراقی گۆڕاوە شێوازی بیرکردنەوەی خەڵکی هەڵسوکەوتیان گۆڕاوە هەموو ئەمانەوەی کردووە کە جۆری تاوانەکانیش بگۆڕن. ڕەنگە 50 ساڵ پێش ئێستا زۆر زەحمەت بووبێت ئەستەم بووبێت کەسێکی نزیکی خۆی لە قمارە بەکاربێنێت گرێوی لەسەر بکات بەڵام ئێستا بەهۆی ئەو گۆڕانکارانی کە لە کۆمەلگای خۆمانە ڕوویاوە ئەمەش گۆڕانی بەسەرات و ڕەنگە خەڵک هەبێت کەسی نزیکی خۆی لە قمارە بەکاربێنێت بەڵام بازنەکردنی ئەم بابەتە لە یاسای سەردانی عێراقی مانای ئەوە نیە کەم کارە تاوان نییە تاوانە ئەچێتە خانەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤەوە کە ئەمە یاسایەکیمان هەیە لە عێراقا دەرچووە یاسایەکی تۆکمە و پوختەیە سەبارەت بە هەموو ڕێگریکردن لە هەموو هۆکارەکانی بازرگانیکردن بە مرۆڤەوە جا ئەو مرۆڤە ژن بێت پیاو بێت ئەگەر قاسر بێت یاخود بالغ بێت بۆ هەر مەبەستێک بێت سزای لەسەرەوە بە تاوان دادراوە. بەکارهێنانی ژنان و کچان لە مەسەلەی قمارکردنە بابەتێکی زۆر قێزە و نازەرەری یەکەم تایە ئافرەتە چونکە ئەو کەسێک کە گرە و لەسەر ژیانی ئەکرێت یاخود لەسەر کەرامەتی ئەکرێت بێگومان ژیانی وێرانە بێت لەبەرەوە بە هەموو شێوەیەک یاسا ڕێگری لەم حاڵەتە کردووە هەر کەسێکیش بۆڕی حاڵەتێکی وا بێتوانێت نابێت هیچ شێوەیە قوبوڵی بکە ئەبێت دەچێت دۆزێتەوە بۆ ئەوەی کە داوای هاوکاری لەلایەن پەیوەندیدارەکان بکات بۆ ئەوەی گرەوی لەسەر ژیانی نەکرێت بێگومان زیاد لە شوێنێکی شەیە لە هەرێمی کوردستانە کە ئەتوانن خانمان لەو حاڵەتانەیە پەنای بۆ بەرن و نەهێڵن ئیستیغلال بکرێن لەلایەن کەسە نزیکەکانی خۆیانەوە بۆ هەر مەبەستێک بێت. لە هەرێمی کوردستانەوە لە عێراقیشە شوێنێکمان نییە کە تایبەت بە قمارکردن و مۆڵەت پێدراو بێ لەبەرەوەی ئەساسن کارەکە خۆی تاوانە کە تاوانیش بێ کاتە موقفی قانون لەو بارەیەوە ڕوونە کە ڕێنایە بەم کارانە لەبەرەوەی بە تاواندادراوە بەڵام بێگومان نەبوونی شوێنی یاسایی ڕێگە پێدراو تایبەت بە قمارکردن مانای ئەوە نییە کە شوێن نییە قماری تیاکرێت بێگومان زۆر شوێن هەن بە شێوازی جیاواز یاری ئەلکترۆنی تیاکرێت یاخود قماری تیاکرێت دیارە هەندێک یاریش پیابوون ئێستا کە یاری ئۆنلاینە چەند کەسێک لێ کاتا یاری ئەکەن گەرە لەسەر بڕێک پاراکەن لەسەر هەر شتێکی تری مادی ئەمانە ژەسونە خانەی قمارکردنەوە لەبەرەوەی بردنەوە و دۆڕانیتیایە کۆمەڵی خەڵک کە بەژاری لەم یاریەکەن یەکێکیان براوە بێ ئەوانی تر دۆڕاو ئەبن بێومان ئێمە شوێنی ڕێکخراومان نیە بۆ قمار لە عێراق و هەرێمی کوردستان و باسمان کرد بەڵام لە ڕاستیە قمار هەربوونی هەیە نەبوونی ئەو شوێنانەمانای ئەوە نیە کە ظاهیرەکە بوونی نیە شوێن نیە تایبەت بە قمارکردن بەڵام شوێنەکان هەموو شوێنی نایاساین ئەم شوێنانش کە نایاساین بێگومان مەجای ئیستیغلالی تیا زیاتر ئەبێت چونکە دوور لە شاوی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان قماری تیا ئەکرێت. تاوانی قمارکردن وەکو هەر تاوانێکی تر چۆن کوشتن لە یاسایە تاوانە دزیکردن تاوانە فێڵکردن تاوانە قماریش هەر تاوانە بەڵام موقفی قانون لەبارەی تاوانێکەوە کە لەبارەی کارێکەوە کە بە تاواندانراوە مانای ئەوە نیە ئەو شتەکە نەبێت لە کۆمەڵگایە بێگومان هەر ڕوو ئەدات خەڵک بە شێوازی فەردی بێ یان شوێنێکی تایبەت بە قمارکردن بە قمار هەر ئەکەن بەڵام ئەگەر کەسێک شەکوای هەبێ یاخود علمی سڵۆتات بکاتە شوێنێک کە تایبەت بێ بە قمارکردن یەکسەر ئەو شوێنە دائەخرێت ئەو بە پێی قانونی سزادانی عێراقی ماوەڵی لەگەڵاکرێت و ئەکرێ شوێنیش هەبێت تایبەت بە قمار لەگەڵ ئەوەی کە شوێنێکە بوونی هەیە قماری تیاکرێ بەڵام داناخرێ بە حکمی ئەوەی کە خەڵکانێکی دەزڕەشت و لە ڕووی مادیەوە پاڵپشتی لێ ئەەکەن و ئەیانەوێت ئەو شوێنە بەردەوام بێت بوونی شوێنی تایبەت بە قمارکردن یاخود ظاهرە قمارکردن بە هەر شێوازێک بێت زۆر مەترسیدارە لەبەرەوەی ئەم تاوانە تاوانێک نییە کە تەنها زیانی بۆ کەسابێت کە کارەکە ئەکات زیانی بۆ خێزان هەیە بۆ کۆمەڵگا هەیە لە دادگاکانی سلێمانیا چەندین کەیسمانەیە کە خێزانەکان بۆ ئەوەی کە گەورەی خێزانەکە ئالوودەی قمارکردن بۆ خێزانەکان لەبەر یەکتری هەڵوەشاون و بەیەکەوە نەماون ڕێگە چارەی گونجاو بۆ کەمکردنەوەی تاوانی قمارکردن ناڵێن بنبڕکردنی چونکە بنبڕکردنی هەموو جۆرێکی تاوان ناتوانێت بڵێ بە تاواتی بنبڕ ئەکرێ بڵێ کەم بکرێتەوانێ ئەوەیە کە یاساکە ئەو دەقە یاسایی کە تایبەتە بە تاوانی قمارکردن لە یاسای سزادانی عێراقی هەموار بکرێتەوە بە جۆرێک بێت کە سزاکان تایە تونتر کرابن بۆ ئەوەی ڕەدعێکی زیاتر بێت بۆ خەڵک بیر لە تاوانی قمارکردن نەکاتەوە بەدەر لە یاساش ئەو هۆکارانە لێکۆڵینەوە لەسەر کرێکەوە ئەکا خەڵک پەنا بۆ قمارکردن ببە بۆ نمونە زیادبوونی ڕێژەی بیکاریە زیادبوونی ڕێژەی هەژاریە نەبوونی هۆشیاریە بە تایبەت لە ناو گەنجانە لەسەر مەترسی قمارکردن چونکە بەڕاستی ئێستا هەندێک یاری ئەلکترۆنی پێ بۆ کە بە ئۆنلاین ئەکرێ گەنجێکی 17 ساڵیان 16 ساڵ کە ئەم یاری ئەکا ڕەنگە نەزانێت سەرەتا نەزانێت ئەمە قمارە بەڵام کە بەردەوام ئەبێ لەسەری و یاریەکە ئەکات ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان پێ ئەوی خۆی ئاگای دەبیان پێ ئەوەی مەبەستی بێ ئالوودەی ئەم یاریکردنە ببێت کە قماری تایە و دواتر بە درێژای ژیانی لەگەڵ یا بەردەوام بێ نەتوانێت بە ئاسانی لە قۆناغێک ئیتر دەست بەرداری بێت و وازی لێ بهێنێت.